لە سووشی کۆڵانێکی قەزای هەریرەوە بۆنی خۆشی تورشات دێت. خاوەنی ئەم تورشاتە ئافرەتێکە بە ناوی پەری حوسێن. ئەم ژنە کووردە بەدەستی خۆی لە ڕێی بەرهەمی خۆماڵیەوە ڕێگەی ژیانی خۆی و خێزانەکەی ڕۆشن کردووە. پورەپەری کە خەڵکی ڕەسەنی ناوچەکەیە، چیرۆکی 26 ساڵ لەمەوبەری خۆی و خزمانی لەگەڵ دەستپێکردنی ئەم کارەیان دەجێڕێتەوە و باس لەوە دەکا کە چۆن دوای پەسەندکردنی بەرهەمەکانی لەلایەن خەڵکەوە ئێستا بووەتە خاوەندووکانێکی تایبەت بە فرۆشتنی تورشیات. ئەوە ئوتێ 2000 ئەم بوومە شاگرتێ مەرمەم شەمزینە هەتا و لێرە بوون شمتەگە واکە وچی ئەو ڕۆیشتە ئەشیای خواندامە ئەمە شۆتێ هەنجی ئیشە لێراکەین پرشی دروست دەکەین هەموو فەسلاش درەکەین ناوین زستان و پاییز و قەپات ناکەین تکانی هەموو گاوێ هەیە سبیانە بچین نوێژە سبیانێ بکردێ تێم ئێجێت بە پێویستی ئیشەکە هەبی ئەم لێرە ئەەکەم ئەو تشتەی بێخوێ ئەەکەم تورشیەکە بخۆ گرمەوە حازر ئەەکەم ئەگەرە کوڕانە لە دەوامێ بن ئەم بخۆ لێرە ئەفرۆشم ئەگاوش لە مارێ بن ئەو بخۆ ئەفرۆشم ئینشاڵڵا ئەلحەمدولیلا ئیششنە باشە و حەیبی لێنێ و زۆرشم درپەوی ئیشەی خۆشە ئەو دکانەم زۆر خۆشەوێ. پورەپەری نمونەیەکی ڕوونی ژنی کوردی خاوەنکار و سربەخۆیە کە بە پشتبەستن بە تواناکانی خۆی توانیویەتی نەک تەنها بژێوی ژیانی خۆی دابین بکات بەڵکو ببێتە هۆی گەشەپێدانی ئابووری خێزان و کوڕەکانی. من و برایەکەم مامۆستا عومەر و لەگەڵ بە هاوکاری دایکم کە ئەو سەرچاوەی بژێوی و سەرچاوەی دروستکردنی تورشیاتەکەی لەگەڵ ئێمە لە مانجی ڕەمەزانان خواستێکی زۆر لەسەر تورشیاتی ئێمە هەیە ئەو لە شوێنە جیاوازەکان ڕوومان تێدەکەن و تورشیات لە ئێمە دەکڕن و بەنسبەت زۆری تورشیاتەکان تورشیاتی ڕووبەهنارمان هەیە تورشیاتی تەمەرهندی و مدەبەس و زەڵاتە و بەتامی قەیسی و زۆرها تورشیات لای ئێمە دەست دەکەوێت. بەرهەمەکانی پورەپەری بریتین لە جۆرەکانی تورشیاتی ڕووبەهەنار و تەمەرهندی و زەڵاتە و تورشیات بەتامی قەیسی و بەعەمبە و تورشیاتی زەرد و سوور و چەندین بابەتی دیکە. کڕیارەکانی پورەپەری تەنها لە هەریر نین بەڵکو لە ناوچەکانی دەرەوەی هەریریش کڕیاران بۆ کڕینی بەرهەمەکانی ڕووی تێدەکەن. ئازادۆ مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای هەریر.